ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا چەنگی زیرەکلی ئیبراهیم بیرمەز ئەمران ئەمەکچی و سۆزان ئاکیپا بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان سەردانی داواکاری گشتی کۆماری لابورسا و بەڕێوەبەراتی زیندانی ئیمراڵیان کرد. هەر لەو داواکاریانەدا پارێزەران بۆ دیدار لەگەڵ موەکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی هەریکان لە عومەر خێری کونار حامڵی یەڵدێرم و وەیسی ئاکتاشیش هەمان داواکاریان بەرز کردەوە. داواکاری پارێزەران و بنەماڵەکان بۆ ئەنجامدانی دیدار با شێوەی سیستەماتیک و بێبنەما ڕێگری لێ دەکرێت و هیچ وڵامێکیان نادرێتەوە و بە پاساوی گۆشەگیری داواکانیان ڕەت دەکرێتەوە. بە نووسینی نامەیەک 69 کەس لە ئاکادمیسیان سندیکاوان سیاسەتمەدار پارێزەر و هەڵگرانی خەڵاتی نۆبێل بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بانگەوازیان ئاراستەی خافر بیتل سەرۆکی کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا کرد. لە نامەکەیاندا سەرنجیان خستووەتە سەر زیندانیکردنی 26 ساڵەی ڕێبەر ئۆجەلان و دەستنیشانیان کرد. ڕێبەر ئۆجەلان با پەیامەکانی جەختی لەوە کردوێتەوە ئامادەیە بۆ بنیاننانی ئاشتیەکی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی تورکیا و هەروەها کاهۆکارە بۆ بەرپابوونی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کەسانی بەشدار بوو بە واژۆکردنی نامەکەیانەوە ئاماژەیان بۆ کردووە تا ڕێبەر ئۆجەلان ئازاد نەبێت ئەوە هیچ ئیمکانی بنیادنانی چارەسەرێکی ئاشتیانە نییە. هەر لە نامەکەدا بانگەوازی ئاراستەی کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئوروپا کراوە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کە مەرجی بنەڕەتی چارەسەری ئاشتیانەیە و هەنگاوی یاسایی و پێویست بنێت. هەر لە نامەکەیشدا جەخت کراوەتەوە لا پێویستی دیداری ڕێبەر ئۆجەلان لەگەڵ بنەماڵە و پارێزەرەکانی هەروەها ئاماژە بەوش کراوە پێویستە ڕێبەر ئۆجەلان ئازاد ببێت کە ئەمەش بۆ چارەسەری پرسی کورد لە تورکیادا خاڵی بنەڕەتی و کاریگەرە. جارێکی دیکە دەوڵەتی تورک بافڕۆکە بردومانی ئشکگەری گەلی لەسەر بەنداوی تەشرین کردو بە پێی زانیاریە سەرەتاییەکان قوربانی هەیە. بە پێی سەرچاوە هەرێمیەکان کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرکاری تورک بردومانی ئشکگەری گەل کە بۆ پشتیوانی لە هێزەکانی هەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی داگیرکاری تورک و چەتەکانی لە 14هەمین ڕۆژیدا بەردەوام بوو کرد. هەر بە پێی سەرچاوەکان شەهید و برینداری لێکەوتوێتەوە. جیاماژەیە تا ئێستا چەندین جار دەوڵەتی تورک بافڕۆکەی جەنگی و بێفڕۆکەوان بردومانی ئشکگیری گەلی سەربەنداوەکەی کردووە و دایان هاوڵاتی مەدەنی شەهید و بریندار بوون. هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدە سەبارەت بە بەرخۆدانەکانیان و ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەوڵەتی تورک لە بەنداوی تەشرین و خەربەت زەمانە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە بەیانی دوێنێ چەتەکانی سەربات دەوڵەتی تورک لە ڕێگەی 6 ئۆتۆمۆبیل با دۆشکەوە هێرشیان کردوێتە سەر گوندی خەربەت زەمانە لە دەوروبەری بەنداوی تەشرین لە باشووری ڕۆژهەڵاتی منبەج و تا کاتژمێر 3:15 شەڕ و پێکدادانی توند بەردەوام بووە، بەڵام شەروانان قارەمانانە هێرشەکانیان تێکشکاندووە. هەروەها هەسەدا ئاماژە بەوەش دەکات چەتەکان با بۆمب و چەکی قورس هێرشیان بۆ سەرگردی سێرتێل دەست پێ کردووە و هیچ زیانێکی با هێزەکانی هەسەدان نەگەیاندووە. هەروەها فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک دەوروبەری بەنداوی تەشرینیشی بردومان کردووە. هاوکات یەکینەکانی شەهید هارون 12 خاڵی چەتەکانیان کردوتە ئامانج و باوەیەوە دوو ئۆتۆمۆبیلی چەتەکانیان لە ناو بردووە، ئەمما جگەلەوەی دەخاڵی دیکەی چەتەکان بە ئامانج گیراوە. هەروەها هەسەدا ئەوەشی خستووەتە ڕوو لە بەرەی دەیرەر حەفر یەکینەکانی شەهید هارون 4 ئۆتۆمۆبیلی سەربازی و ماتۆرسایکلێکی چەتەکانیان کردوتە ئامانج و هەروە چەتەیەکیشیان کوشتووە کە ویستویەتی دزە بکاتە ناو هێزەکانی هەسەدا لا گوندی ئیما. باس لەوەش کراوە بە شێوەیەکی گشتی دوێنێ 8 چەتەی سەربات دەوڵەتی تورک کوژران و 14 چەتەی دیکەش بریندار بوون. هەروەها 4 ئۆتۆمۆبیلی سەربازی و ماتۆرسایکلێک تێکشکێنراوە.
بە گوێرەی ئەو زانیاریانەی ڕوانگەی سووری ئاشکرای کردو ئەمساڵ ئەمریکا بە شێوەیەکی بەرچاو بوونی سەربازی خۆی لە ڕۆژاوای کوردستان بەهێز کردووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕێگەن هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2025دا لە ڕێگەی سەدان بار هەڵگر و دەیان فڕۆکەی گواستنەوەوە بە شێوەیەکی چڕوپڕ دەستیان کردووە با بەهێزکردنی ئامادەی سەربازی خۆیان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا واتە ڕۆژاوای کوردستان. ڕوانگەکە ئاماژە بۆش دەکات ڕۆژاوای کوردستان لە سەرەتای ئەمساڵەوە شایەدی گەیشتنی بڕێکی گەورە پێداویستی سەربازی پێشکەوت و کەرەستەی لۆجستی بووە. پێداویستیەکانیش بریتی بوون لە بار هەڵگری پڕ لە چەک و تەقەمەنی هەروەها جگەل لە گواستنەوەی ئامێری پێشکەوت و لە ڕێگەی فڕۆکەی بار هەڵگری ئەمریکیەوە. لەو چوارچەوەیەدا ڕوانگەی سووری گەیشتنی 16 فڕۆکەی گواستنەوەی ئەمریکی بۆ بنکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ناوخۆی سووریادا دیکومنت لەگەڵ 197 بار هەڵگر و ئۆتۆمۆبیلی داخراو کە بارکرابوون بە ئامێری سەربازی و لۆجستی کە هێندێکیان گواستراونەتەوە بۆ شاری کۆبانی. لە ئەنجامی ئۆپەراسیۆنی هەڵکوتانە سەرماڵاندا لەلایەن پۆلیسی دەوڵەتی تورکەوە دێنیز ئاکتاش هاوسەرۆکی ئەسەپە و بەفرین پۆلات هاوسەرۆکی سەگە دەفە و چەندین کەسی دیکە دەست بەسەرکران لە چوارچێوەی ئۆپەراسیۆنی قڕکردنی سیاسیدا کە لەلایەن داواکاری گوشتی کۆماری ئیستانبوڵەوە بەڕێوە دەبرێت. پۆلیس هەڵی کوتاوەتە سەرماڵی ئەندام و بەڕێوەبەرانی پارتی سوسیالیستی بندستان ئەسەپە و هەروەها فێدراسیۆنی کۆمەڵی گەنجانی سوسیالیست سەگە دەفە. لە ئەنجامی هەڵکوتانە سەرماڵانیشدا هاوسەرۆکی ئەسەپە دێنیز ئاکتاش و بەرفین پۆلاد و چەندین ئەندامی دیکە دەست بەسەرکران. هەر لە باکووری کوردستان 7 کەس لە مێرسین کە بەهۆی ناڕزایەتی دەربڕین دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی ئاکدەنیز دەست بەسەرکرابوون زیندانی کران. لە مێرسین بەهۆی ناڕزایەتیەکان دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی ئاکدەنیز و سیاسەتی قەیوم ژمارەیە کەس دەست بەسەرکران. ئەو کەسانەی دەست بەسەرکراون بە تۆمەتی ئەندامەتی ڕێکخستن و ئەنجامدانی چالاکی بەناو ڕێکخستنەوە زیندانی کراون. دوای ئازادبوونی سلێمان ئەحمەد فێدراسیۆنی ڕۆژنامەنووسان و نووسەرانی سربەخۆ ڕوونووس ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و چایدا ڕایگەیان پێویستە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد قەرەبوو بکرێتەوە. دوای زیاتر لە 450 ڕۆژ لە دەستگیرکردن و زیندانیکردنی دوێنێ ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز ئازاد کرا. ڕوونووس ڕای دەگەێنێ وێڕای پیرۆزبایی زۆرمەند بۆ ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد و ئاژانسی ڕۆژنیوز داواکارین وەک چۆن دادگا بەبێ بوونی بەڵگەی سەلمێنەر بۆ ماوەی 454 ڕۆژ لە زیندان هێشتیانەوە. ئێستا وەکو ئەخلاقی پیشەی ڕێزگرتن لە بنەماکانی دادپەروەری و مافی مرۆڤ بڕیاری قەرەبووکردنەوەی مادی و معدەنی معنەوی بۆ بدەن. وتەبێژی ئەنجومەنی دادوەری ئێران ڕایگەیان لە سەرکوشتنی هەردوو دادوەرەکەی تاران چەند کەسێک دەستگیر کراون. دەشڵێت ئەو هاوڵاتیانەی هێرشەکان ئەنجامدا ئەو هاوڵاتیە کە هێرشەکەی ئەنجامداوە خۆی کشتووە بۆیە ناتوانرێت زانیاریەکی نوێ لەسەر کۆکارەکەی بدرێت. ئەسقەر جەهانگیری وتەبێژی ئەنجومەنی دادوەری ئێران سەبارەت بە دەستگیرکردنی چەند کەسێک بە تۆمەتی بەشداربوون لە کوشتنی دوو دادوەرەکەی ئێران ڕایگەیان لەسەر کوشتنی هەردوو دادوەرەکەی تاران چەند کەسێک دەستگیر کراون و لە کۆڵینەوە لە دۆسیەکە بەردەوامە. دەشڵێت ئەو هاوڵاتیە هێرشەکەی ئەنجامداوە لە دوای ئەنجامدانی تاوانەکە خۆی کوشتووە. جێ ئاماژەیە سەر لە بەیانی ڕۆژی 18 کانونی دووەمی ئەمساڵ لە شاری تاران لە بەردەم کۆشکی دادوەری شارەکە تەقەل لە دوو دادوەر بە ناوەکانی محەممەد موغیسە و عەلی ڕازینی کران و کوژران. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ دەستبەکاربوونی چەند بڕیارێکی دەرکرد لەوانە ڕاگررتنی سەررجەم هاوکاریە دەرەکیەکانی وڵاتەکەی لەگەڵ کشانەوە لا ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێککەوتنامەی پاریس بۆ گۆڕانی کەش و هەوا هاوکات دژایەتی خۆی بۆ هاوڕەگەزخوازان دووپات کردەوە و سزاشی بەسەر چەند وڵاتێکدا سەپاند.
لە چوارچەوەی چالاکی و ناڕزایەتیەکاندا لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوا و کوردان لە هەریەکە لە شارەکانی دۆرتمۆند و دارمشتادی ئەڵمانیا چالاکی و گربوونەوە ئەنجامدرا. لە چالاکیەکەی شاری دۆرتمۆند دژی هێرشەکانی دەوڵەتی تورک پانگەواز لە ڕایگشتی نێونەتەوەیی کراو. لە شاری دارمشتادیش بە گربوونەوەیەک هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکان بۆ سەر ڕۆژاوا شەرمەزار کراو، ڕاگەیاندرا و دەرباری هێرشەکانی سەر ڕۆژاوا خوێندرایەوە. کاوە محەممەد چۆپان هاوسەرۆکی فەجەدەکە قسەی کرد و ڕایگەان لەوێ بەرخۆدانێکی مەزن هەیە و لە ڕۆژاوات کوردستانێک دامەزراوە، ئەمە دەوڵەتی تورکی داگیرکەر و بکۆژ ناڕەحەت دەکات و بۆیە هێرش دەکاتە سەر خەڵکی سڤیل و کۆمەڵکوژی دەکات. لە گربوونەوەکەدا ئاڵە یەپەژە و یەپەگە و تەفدەمیش هەڵگیرا. پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن. اندام کمیته ریوبرا PKK Duran Kalkan bu meyvani bernameye taybeta Medya Haber TV bu. Öncelikle tarihin en anlamlı direnişini yürüten Önder Apo'yu saygıyla selamlıyorum. Hevditin şandaya Dem Partiye Rebera Pore ve Tecrid el-İmraliye قوناغا نو یاکو سیاست devleta Türk derbasi ve dibe u nikaşe kod vi varidete nekirin. Tartışmaların içeriğini bilmiyoruz. Ayrıca yani bizden istenmiş herhangi bir şey de söz konusu değil. Pevajoya hevditina l-İmraliye u nizkatiye engelj ve pevajoya re. Biste çiller sal ve gerada girkirina Afrinê ve Êrişê li dijî Rojavayê Kurdistanê pêktin. Endamê Komîteya Rêvebera PKK Duran Kalkan van mijaran di bernameya taybet de nirxîne û bersiva pirsên rojnamavan Hoşeng Yılmaz dedi. Sözünün gereğini yerine getirmeyenlere adım attırırlar. Bernamaya taybet Roja Çarşemê li gor dema Amedê saat 16:45 li gor dema Brükselê saat 14:45 hûn radyoya dengê gel de dikarin guhdarî bikin. Şu sonuçlar çıkar, şöyle olursa şu sonuçlar çıkar dedi. Şimdi Önder Apo'nun yazdıkları kahince sözler olarak bir gerçekleşiyor ya.